دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا چەندین شوێنەواری زۆر جوانمان هەیە کە مێژووەکەیان بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە کە ئەمەش سەرمێنەری ئەوەیە کە ئەم وڵاتە ئەم نیشتیمانە سەردەمانێکی زوو تێیدا ژیان بەڕێکراوە بەڵگەیەکی زۆ باشە کە وەکو زۆرێک لە وڵاتانی دیکە کە ئێمەش لەم سەرزەویەدا بوونمان هەبوو و کوردەکان ژیانیان بەڕێکردو لەم وڵاتەدا. بەڵام لەوەی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چی بکەین بۆ پارێزگاریکردن بۆ مانەوەی ئەو شوێنەوار و کەلەپورەی کە هەمانە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئاودێر لوقمان شوێنەوارناسکە لە سەی سادقەوە لەگەڵمانە. هەڵبەتە قەزای سەی سادقیش ناوبانگی هەیە بەوەی کە کۆمەڵەیەک شوێنەواری زۆر باش و دێرینی هەیە. کاک ئاودێر گیان سڵاوی خوا لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە لەگەڵمانەوەیت. سڵاو لە ئەوەی زۆر سپاس، بەیانیتان باش، بەیانی هەموو بینەرانی پێیان باش. زۆر سپاس دەکەین. کاک ئاودێر ئەگەر ئاماژەی بکەین بە شوێنەوارەکان لە هەرێمی کوردستاندا تا چەند بایەخ دراوە بە شوێنەوارەکان و هەمیشە و بەردەوام هەوڵی پاراستنیان دراوە؟ بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی شوێنەوارێکی زۆرمان هەیە، ئەتوانین بڵێن لە ناوچەکانی دەوروبەرمان زۆر زیاترە. ئەوەی گرنگی بێ و پێدرابێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ڕێژەیەکی زۆر کەم و ڕێژێکی ئەوتۆ بە پێی پێویست نییە، لەبەر ئەوەی ئێمە ئەزانین و ئەوەی ئێمە ئەبینین دەوڵەتانی ئەوروپی زیاتر گرنگی بە شوێنەوارەکانی ئێمە ئەدەن. ئەوە هەر لە ئەمساڵدا نزیکەی 6 بۆ 7 تیم لە هەرێمی کوردستاندا هی دەوڵەتانی کەنەدا، هی بەریتانیا، هی ئەڵمانیا، هی فەڕەنسا لەم سنوورەی ئێمە ئیشەکەن. ئەوەیشی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ هیچ گرنگیکی وای نییە. ئێمە ئێستا لە قەزای سەی سادق شوێنەوارێکی زۆرمان هەیە کە بەناوبانگە بە گرد و تەپۆڵکە و شوێنەوارەکانی. لە ماوەی ئەم چەند ساڵەدا زیاتر لە 3-4 تیم لەم سنوورەی ئێمەدا هەڵکۆڵین و کنە و پشکنینیان کردووە. ئەو پارچانەشی لەم سنوورەی ئێمە دەگرێتەوە ئەبێ بە شارەکانی تر لەوێش زۆرجا هەر پێشکەش ناکرێت، ڕاپۆرتەکان بڵاو ناکرێتەوە. ئەوەی ئێستا لە شوێنەوارێکین لە قەزای سەی سادق هەڵکۆڵینی تیا کراوە لەلایەن تیمێکی ئەڵمانیەوە. شوێنەکان ئێستا هەڵکۆڵیەوە پڕیان کردەوە وێران بووە. چاودۆرەکەی ڕۆژ بە ڕۆژ لەلایەن ئەو جوتیارانەی کە لە سنوورەکەدان و لەلایەن هاوڵاتیانی گوندەکەەوە دەستکاری ئەکرێت، شوێنەوارەکە تێکە. بۆچی بە شێواز لە شێوازەکان پارێزگاری ناکرێت لەو شوێنەوارانە کە خۆت ئاماژەت پێکرد لە پشتی ئەوە شوێنەوارێکی زۆر دێرین و گرنگە؟ ینی بۆچی هەوڵێک نەدراوە کە لەلایەنی ئەمنیەوە بپارێزێت تاوەکو کەسانی دیکە؟ یعنی ئەمە شتێکی زۆر بە بایەخە شتێکی زۆر گرنگە. ئەگەر لە وڵاتان بووە لەوانەیە چەندین هێزی ئەمنیان بۆ دیارێکە تاوەکو پارێزگای لەو شوێنە بکەن، بەڵام بۆ ئەوە بە احتیمام سێری ئەو شتانە ئاکرێت. زۆر ڕاستە. ئێمە ئێستا وتمان ئەم گردەی لە پشتی ئێمەوە دیارە تیمێکی ئەڵمانی لە ئەڵمانیا هاتووە لێرە کنە و پشکنینی کردووە. شوێنەکان هەڵکۆڵیۆ و ڕاپۆرتی خۆیان لەسەری بڵاو کردوێتەوە، بەڵام وەکو حکوومەتی خۆمان هیچ گرنگیەکی پێ نەداوە. یعنی سنووری گردەکەی دیاری نەکردووە کە بیپارێزێت. ئەوەش بۆ کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانە گەڕێتەوە بێتن. باشە کاک ئاودێر، بۆچی ئەڵمانیا لە وڵاتی خۆیەوە ئامادەیە ستاف بنێرێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە کنەپشتنین بۆ شوێنەوارێک بکە؟ بۆچی لای خۆمان ئەو گرنگی پێنادرا؟ خود ئەڵمانیا خود ئەو وڵاتانی دەرەوە هۆکاری ئەم گرنگی پێدانیان بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەوەی ئێمە ئەزانین ئەڵمانیا و دەوڵەتانی ئەوروپی مێژوویەکی ئێمەیان نییە. ئەوەشی لە مۆزەخانەکانی ئەوروپایە وەکو لۆڤەری فەڕەنسا و ئەبەرینی بەریتانیا کە دوو مۆزەخانەی بەناوبانگ و گرنگن، پارچەکانی لە 70 بۆ 60 هەمووی هی عێراق و ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتە. ئەوانیان لێرە کنە و پشتنی نەکەن، مەصرفێکی زۆر ئەکەن، خوێندکارانی خۆیان ئەنێرن، لێرە لێکۆڵینەوە ئەکەن ئەیبەنەوە بۆ وڵاتی خۆیان، چونکە شوێنەوار و مێژوو گرنگی لای ئەوان هەیە، چونکە ئێمە هیچ گرنگێکی پێ نایە. ئاماژەت بەو شوێنەوارە کرد کە لە سەی سادقا هەیە و ئەو تیمە هاتوون لێکۆڵینەوەی لەسەر دەکەن. ئەگەر کۆمەڵێک زانیاریمان بیتێ لەسەر ئەو شوێنەوارە مێژۆکەی بۆکەی دەگەڕێتەوە، چییە ئەو لەو شوێنەوارەدا هەیە؟ ئەمە گردی قلەرخە ئێستا لە پشتی ئێمەوەیە.
ئەم گردە ئەو لێکۆڵینەوانەی کە تیمەکە بڵاویان کردەوە چەندین مۆر و پەرستگا و قەبرستانی کۆن و شتی زۆر گرنگیان لێرە دۆزیوەتەوە مێژوەکەی بۆ زیاتر لە 4000 ساڵ ئەگەڕێتەوە و سەردەمانی دواتریشی تیا بۆ وەکو سەردەمانی ئیسلامی و سەردەمانی ساسانی. زۆر باش کاگاودێر ئاسیەوەت کە تیمێکی ئەڵمانی هاتۆتە ئێرە ئایا خۆمان لە هەرێمی کوردستانە هیچ تیمێکمان نییە کە پسپۆرێکیان لە بواریکردن و پشکنینی شوێنەوارەکانە بێ؟ ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی زیاتر لە 4 مۆزەخانەی حکومین ئەوەی کە خۆمان تیممان هەبێ و گەڕان بکەن و پشکنین بکەن نەخێر هیچ شتێکی وامان نییە بە پێویست ئەوەی کە هەیە دەوڵەتانی وەکو بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و هەنگاریا و کەنەدا و ئەمانەیەن لێرە هەڵکۆڵی نەکەن بەڵام چاودێران ئەمان مۆزەخانەکانی خۆمان چاودێران ئەنێرن لەگەڵ ئەوانە تەنها ئەوە ئەکەن کە ئەوان ئەیدۆزنەوە لێکۆڵینەوەکە ئەبەنەوە ئەو شتانەی کە دۆزنەوە لە مۆزەخانەکانی خۆمانە زۆر جار پێشکەشێک کرد. زۆر چاکە. کاگا دەرێمە لە هەرێمی کوردستانە چەند بەشێکمان هەیە لە زانکۆکانە تایبەتن بە شوێنەوار و دەشتوێکی زۆریان هەیە و ئەوەش کە لە ئێمە دیارە چەند ساڵێکی زۆرە دامەزراندن وەستاوە ئەم دەرچوانە ناتوان لە شوێنێکدا بمەزرێنەوە چ لە بەڕێوەبەرایەتیەکانە بەیان لە مۆزەخانەکانە بێ کە تایبەتمەندیان ئیختساسەکانی خۆیانە. بۆچی ئەم دەرچوانە یاخود بۆچی ئێوە هەڵناسن بە دروستکردنی کۆمەڵەیەک ڕێکخراوێک سندیکایەک و مۆڵەت وەربگرن و خۆتان دەست بکەن بە ئیش و کار یاخود گەڕان و پشکنین بۆ ئەو شوێنەوارانی کە لە هەرێمی کوردستانە هەن؟ زۆر ڕاستە. ئێمە لە زانکۆی هەولێر و زانکۆی سلێمانی دوو بەشمانەی تایبەت بە خوێندکارانی شوێنەوار هەموو ساڵە لەم دوو بەشە بەلایەنی کەمەوە 60 بۆ 70 تەلەبە تەخەڕوجەکات و بە پسپۆڕایەتی شوێنەوار هەڵەگرن بەڵام لەم 60 بۆ 70 کەسە هەموو ساڵەکە 1 نەفەر 2 نەفەر تا 3 نەفەردا نامەزرێن لەوەش. زۆر من هاوڕێ خۆم تەخەڕوجی کردووە ڕۆشتووە بۆ لەگەڵ تیمەکانە ئیشکە و توێتی من بەخۆبەخش ئیشەکە مەریان نەگرتووە. ئیتر ئەمان هیچ دامەزراندنێک لە بەشی شوێنەواران ناکەن ئەوە شۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان و لایەنەکانی شوێنەوار کە هیچ هەوڵێکی بۆ نهێن. لەو زمینی و بابەتەیە زۆرێک لە قوتابیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا ئەم بەشە پڕ ناکەنەوە هەڵبەتە ئەمەش هەر حکوومەت وای کردووە کە ئەم بەشە احتیمامی پێ نەدرێت کاتێ دەبینێ قوتابیە تەواوی دەکات ئەو بەشە تەواو دەکات هیچ هەلێکی کاری دەست ناکەوێت تا چەند گرنگە حکوومەت دەرفەت بۆ ئەوانە بڕەخسێنێت تاوەکو زیاتر قوتابیانی دیکە ڕووبکەن ئەم بەشەوە ئەمە بەشێکی زۆ گرنگە هێشتنەوەی مێژوو کە لە پووری ئەم نیشتیمانەیە. زۆر ڕاستە بێگومان ئێمە کە سەرەتا ئەم بەشە لە سلێمانی کرایەوە یەکەم ساڵ 50 تەلەبەی هەبوو دووەم ساڵ نزیکەی 45 تەلەبە هەبوو کە لە 2007ەوە لە زانکۆی سلێمانی ئەم بەشە تەخەڕوجمان هەیە بەڵام لەو تا ئێستا نزیکەی 300 بۆ 400 نەفەر تەخەڕوجی کردووە بەڵام لەو 300 بۆ 4 نەفەرە هەمی 5 کەس بۆ 6 کەس تاوەکو 10 کەسیدا نەمەزراوە. ئەمە شۆکارەکەی ئەوەیە کە بەڕێوەبەرایەتیەکانی شوێنەوار لایەنە پەیوەندیدارەکە هیچ گرنگیەکی پێ نایەن خۆی شوێنەوار ڕاستی ئەبۆیە بکرایە بە پرۆسەیەکی گرنگ هەر لە قوتابخانەوە مامۆسای بۆ دانرایە تەلەبەکانیان فێر کردایە تا ئەوەسێ خەڵکی ئێمە هۆشیارێکی شوێنەواری نییە یعنی ئەچێتە شوێنێ هەر خەیاڵی لای ئەوەیە گردەکە هەڵکۆڵێت و شتێک بدۆزێتەوە تاوەکو شتێ پارەی دەستکەوێت خەلایەتی ئەوە نییە ئەم گردە چۆنە مێژووی باو باپیرانی ئەم نەتەوە ئەسەلمێنێت چی تایە چ گرنگیەکی هەیە ئەوە کێشەکەمان ئێمە ئەوەیە. زۆر باشە کاگاودێر لە وڵاتان و لای خۆشمان مامەڵەکردن بە شوێنەوارەکانەوە کارێکی مەترسیدارە و تاوانە و هەروەها لە وڵاتە پێشکەوتوەکانەوانەی کە سەرچاوی داراییان نییە وەکو نەوت و بابەتەکان زایەکان کە لە ژێرزەویدا هەن شوێنەوار وەکو سەرچاوەیەکی دارایی لە ناو کەرتی گەشت و گوزارە دانراوە بۆچی لە هەرێمی کوردستانە
ئێمەش چەرمۆمان هەیە یاخود قەڵای هەولێرمان هەیە یاخود کۆمەڵێک شوێنی ترمان هەیە لە خوڕماڵ مزگەوتی گەورەی خوڕماڵمان هەیە بۆچی ئەمانە ناکرێن بە شارێکی گەشتیاری و ساڵانە خەڵکی لە وڵاتانی ترەوە بێت سەردانی بکات و حکوومەتیش ئیستفادەی ئابووریان لێ بکە. شوێنەوارەکانی ئێمە ڕاستیەکەی ئەتوانێت لە گەشت و گوزارە جێگایەکی زۆر تایبەتی بۆ تەرخان بکرێت چونکە هەنێ شوێنمان بەڕاستی ئێمە هەم مێژوەکەی کۆنا هەم شوێنەکەی خۆشە ئەتوانرا بۆ لایەنی گەشت و گوزار بە شێوەیەکی زۆر باش بەکار بهێنرێ و گەشتارێکی زۆر ڕووی تێ بکە. کێشەی ئێمە ئەوەیە شوێنەوارەکانمان وێران ئەکەن کەس خەمی ناخواب و گەشت و گوزار چەند ساڵێک پێش ئیسە هەندێک لە تەلەبەکانی ئێمەیان ئەبرد وەکو چاودێر و ئەوەی کە کۆمەڵی گەشتیاری ئەنەهێنا ئەما قسە بۆ بکەن و ڕێنمایان پێ بدەن و زانیاریان پێ بدەن لەسەر شوێنەوارەکان بەڵام ئێستا ئەوەش نەماوە. زۆر باشە کاگاودێر باست لەوە کرد لە ئانی کەسانێکە بن چەندین کاتژمێر خەریکی هەڵکردنی چاڵێک شوێنێک گونبووی کە ئاساوارێکیان دەست بکە یاخود شوێنەوارێکیان دەست بکەوێت باشە تا چەند گرنگە هاوڵاتیان خەڵکیش خۆی درک بەوە بکات کە ئەمە موڵکی ئەم میلەتەیە موڵکی ئەم نیشتیمانەیە پارێزگاریکردنی ئەرکێکی ئەخلاقی و ئەرکێکی ئاینیە نەک تۆ بێ ئەم بۆ نە شوێنەوارە ببیت و یاخود بیفرۆشیت بە وڵاتێکی دیکە و بۆی کە بڕەپارەی دەست بکەوێت هەرچەندە لەلایەکی دیکەوە بارودۆخی دارایی و ئابوورەکەی ئەم وڵاتەوەی کردو لەوانەیە کەسانێکە بن پەنابەرنەبەر ئەمە بەڵام لە هەموو حاڵەتێکدا تا چەند گرنگە کە هاوڵاتیان ئاگاداری ئەمە بن کەمە شتێکی ناخلاقی و دووریشە لە بەهای هەموو مرۆڤایەتێک کە بیت شوێنەوار و کەلەپوری خۆت بە شاز لە شازەکان گەرنایی بنێم زیکردن لەوانەیە هەڵە نەبێت. ڕاست پێگومان وایە خەڵکی ئێمە ڕاستەکەی وەکوتم هۆشیاری شوێنەواری کەمە لە گرنگی مێژوو ئەوە نازانێت ئەم شوێنەوارانە مێژووی ئێمە ڕاستی مێژوویەکی وامانی ئەوەی کە هەمانەوە پارێزراوە لە ناو ئەم شوێنەوارانەیە ئەوەیشی ئەمە لە ناو بچێ مێژوو کرد بە تەواوەتی لە ناوەچێ بۆیە خەڵک پێویستە تێبگەێنرێت لەوە تێبگا کە پاراستنی ئەم شوێنەوارانە پاراستنی مێژووی باو باپیری خۆیەتی وە گرنگیەکی زۆر گرنگی هەیە بۆ سەلماندنی ئەم میلەتە لە ڕۆژدا ئێمە ئێستا چەند ناوچەیەکمانەیە لە کەرکووک و خواری و کەرکووکەوە هەمووی ڕۆژ شوێنەوارەکانی لە ناوچوون هەمووی کێڵەدا کرا بە شت و کاڵی یان ئەوەی کە لە ناو شارەکانە بوو هەمووی کرا بە عیمارە و پارکی سیارە و خانوو ئەمە هەمووی لە ناوچوو مێژووی نەتەوەکە لە ناوچوو چونکە ئێمە بۆ دوا ڕۆژ ئەگەر پێویست بە مێژوو بێبمانەوە بیسەلمێنین پێویستمان بەمانە ئەگەر ئەمانە لە ناو بچێت ئێمە هیچمان بەدەستەوە نامێنین ئەوەی لە دەشتەکانە هەیە و شوێنەوارانەی لە دەشتەکانە هەیە بە نزیکی لادیەکانە هەیە زۆربەی ئەکێڵدرە یان ئەکرێ بە زەوی کشتتوکاڵی یان ئەکرێ بە باخ ئەوەشی لە شارەکانە هەیە ئەکرێ بە گەراجی سیارە و ئەکرێ بە عیمارە و ئەکرێ بە خانوو یعنی شوێنەوار هیچ گرنگیەکی پێ نادەن ئێمە ئەگەر ئەم شتانە لە دەست بدەین بێگومان مێژووی خۆمان و باپیرانوان و هەموو نەتەوەکەمان بە یەکجاری لە ناوەچێت ئەوەشی هەیە بە ڕای من ئەگەر پارێزگاری لێ نەکرێ ئەوەی کە ئەم ڕێژەکەمەی ماومانە ئەگەر ئەمە لە ناو بچێت لە چەند ساڵی داهاتوودا بێگومان شتێکی هیچمان نامێنێت. زۆر باشە کاگاودێر سەبارەت بەش ئەو شوێنەوارانەی کە لە سەید سادق هەن لایەنی پەیوەندیدار چ ڕێکارێکی گرتوۆتە بەر بۆ پارێزگاری لێکردنیان؟ لایەنی پەیوەندیدار بەڕاستی نەکرد لە سەید سادق لە هەموو کوردستان زۆر کەم تەرخە من لە پاراستنی شوێنەوارەکان ئەمەش بێگومان بۆ ئەو بودجەکەمەی کە بۆ پاراستنی شوێنەوار و بۆ دامودەستگا شوێنەوارەکان دەخستان کراوە ئەگەڕێتەوە چونکە بەڕێوەبەرایەتیەک سێمانیەوە ناتوانێت ئەم ڕێژە شوێنەوارە زۆرەی کە لە سنووری سەید سادق و قەڵەبجە و خورماڵ و ئەمانە هەیە بیپارێزێ بەڕێوەبەرایەتیەک لەوێ فرای ئەم هەموو ئەوان هەڵفرای ئەوە کەون مۆزەخانەکە و بەڕێوەبەرایەتەکەی خۆیان و چەند شتێکی خۆیان نابەڕێوە بوون ئێستا ئێمە قاسی ئەبووە لە قەزای سەید سادقدا مۆزەخان نەمانە بووە بەڕێوەبەرایەتێکی شوێنەوار هیچ نەبووە بنتێکمانە بووە کە شوێنەوارەکانی ئێمە تا بنووسرایەتەوە مێژوەکانی تیادانرایە و تاوەکو تەلەبەیەکیش تەخەڕوجەکە بچوە بۆ بەحسی تەخەڕوجەکەی زانیاری وەرگرتە یان بگەڕانە بەسەر قوتابخانەکانە زانیاریان بە تەلەبەکان بدایە لەسەر مێژوەکەی خۆمان ئێستا من دڵنیا تەکەمەوە لەم شارەی ئێمە پرسیار لە
100 نەفەر بکە دوو کەسی نازانێ ئەم شوێنەوارانە چین و مێژوەکەیان چیوە بۆکەی ئەگەڕێتەوە. زۆر باشە کاک کێشەی هەموو کوردستانە نەکار ئەیرە. لە هەرێمی کوردستاندا چی کراوە بۆ یاخود شوێنەوارێکمان هەیە کە لە لیستی کەلوپولی جیهانیدا تۆمار بکرێت بۆی کە شناسی ئەم نیشتیمانەش وەکو زۆرێک لە وڵاتانی دیکە کە هەموو هەوڵ و تەقەڵیان بۆ ئەوەیە کە شوێنەواری وڵاتەکەیان لەو لیستەدا کە لیستێکی شوێنەوار و کەلوپولی جیهانیە تۆمار بکرێت. ساڵانی ڕابردوو بینیمان لە وڵاتی ئێران لە ناوچەکانی هەورامان و ڕۆژەڵات بەشێکی ڕۆژەڵات ناوی ئەو ناوچانە لە لیستی کەلوپولی جیهانیدا تۆمار کرا کە بێگومان هەوڵ و تەقەلایەکی زۆری دا وڵاتە تاوەکو ئەمە بکات. ئەمە تا چەند گرنگە ئەنجام بدرێت و ئایا لە هەرێمی کوردستاندا هیچ شوێنێکمان هەیە؟ ڕاست ئێمە ڕاستیەکەی وەکوتم ئەوەی دەوڵەتانی ئەوروپی بڵین بە تایبەتە گرنگی بە شوێنەوارەکانی ئەمەدەن حکوومەتی خۆمان گرنگی پێ نادا. ئێستا قەڵای هەولێر لە ڕێکخراوی یونسکۆ تۆمار کراوە ئەو نۆژەنی یەکاتەوە ئەو ئەی پارێزێ هەر کێشێ ئەو پاراستوێتی و گوندی بێساسوودمانەیە کە تیمێکی بەریتانی لێکۆڵینەوەیان تیا کرد کە مێژوەکەی ئەگەڕێت سەرەتای کشتتوکاڵ لەم ناوچێمە بووە 2000 ساڵ پێش شەرمەوە. جاران ئێمە ئەمان خوێن لە مەکتەباکە کۆنترین گوندی کشتتوکاڵ تای ئەوەیە مرۆڤ لە ئەشکەوتەکانەوە هاتە دەشتەکان و کشتتوکاڵی دۆزیەوە. بەڵام بەم ساڵانەی دوایی تیمێکی ئەڵمانی لە گردی بێسانسوور لێکۆڵینەوەیان کرد و خۆشبەختانە ئەویان دۆزیەوە کە کوردستان زۆر لەوە کۆنترە کە ئەوەی کە تۆمار کراوە و باس کراوە. 2000 ساڵ لە چەمە کۆنتریان ئێستا یەکەم گوت لە جیهاندا کشتتوکاڵی لێکرابێت و لە ڕاوشکارەوە خەڵک گواسترابێتەوە بۆ ئەوەی لە شوێنەکانی شتەجێ بێت و کشتتوکاڵ بکات. لە گوندی بێساسوور بووە. خۆشبەختانە یونسکۆ بڕیاری داوە کە مۆزەخانەیەکی پێش چاقی بەردین لە گوندی بێساسووردا دروست بکات و هەموو ئەو پارچە و شوێنانە و تۆمارە مێژویانەی کە لەوێ دۆزراونەتەوە لە مۆزەخانەیەکدا بیپارێزێت. زۆر باشە کاک گاودێر، کاتێک هاوڵاتیەک هەستەکە لە کاتی سەیرانکردنە یاخود لە کاتی کێڵانی باخەکەی خۆیان کێڵێکی خۆیان شتێکی نامۆ ئەدۆزێتەوە بە چیا بزانێ ئەمە کە شوێنەوارێکی کۆنە و پێویستە پەیوەندی بکات بە لایەنی تایبەتمەندەوە بۆ ئەوەی کە بێنکردنە و پشکنینی تیا بکەن. بەڵێ ئەمە ئەو شوێنانەی کە هەمانە ئەو شوێنانەی کە نزیک شوێنەوارەکانیان بڵێن شوێنەوارن زۆر شتێتیایە کە تۆ ئەزانی ئەمە شوێنەوارە بە ڕێژەیەکی زۆر پارچەی گۆزەی کۆنی تایە کە ئەمە کاتی خۆی بەکاریان هێناوە بۆ ئیشکاری ڕۆژانەیان و قەبسانی کۆنی تایە گۆڕی خۆنی تایە ئێسقانی کۆنی تایە و پارچەیە کە ئەدۆزرێتەوە کۆنیەکەی خۆی هاوار ئەکات کە ئەمە کۆنە بۆیە زۆر کەسیش ڕاستەکەی لەم سنوورەوە لە ناوچەکانی ترەوە شت ئەدۆزنەوە و یان بە پارەیە کەمەی فرۆشن لە بازاردا بەدەستی قاچاقچیەکانیان ئەوەیە ئەیبن لە مۆزەخانە تەسلیمی ئەکەن و پێشکەشەکرێت. زۆر باشە کاک گاودێر، بە شازێکی گشتی بەدەر لەوەی کە شناسی ئەم میلەتە دەهێڵێتەوە ئەم شوێنەوارانە ئەکرێت لە ڕێگەی ئەم شوێنەوارانەوە بوونی مۆزەخانەی زیاتر وا بکرێت کە کەرتی گەشتیاری بژانەوە بەخۆی بێنن و وڵات قازانچکە لەوەی کە گەشتیارێکی زۆر بێت بۆ نوێ سەردانی و شوێنە گرنگ و شوێنەوارە کۆنانە بکات. بەڵێ بێگومان ئێمە ئەتوانین بەم شوێنەوارانە سەردانیکەرانی گەشتیاران لە وڵاتانی دنیاوە ڕابکێشن بۆ هەرێمی کوردستان، چونکە ئەمەی لێرە هەیە زۆر دەگمەنەوە بە ڕێژەیەکی کەم لە وڵاتەکانی تر هەیە و لە وڵاتانی چوادۆرەیە، چونکە هەرێمی کوردستان بڵێن کەوتۆتە بینی دوو شارستانی گەورەوە، شارستانی ئێرانی کۆن و شارستانی میسۆپۆتامیا. ئەمەش لەم ناوەندەدا بووە، گرنگیەکی زۆری پێدراوە لەلایەن هەردوو شارستانێت. بەڵێ بێگومان ئەگەر گرنگیەکی تایبەتی پێ بدرێت بە شوێنەوارەکانمان ئەتوانرێت ساڵانە گەشتارێکی زۆر ڕابکێشێت بۆ ئەم شوێنەوارانە بۆ سەردانیکەرانی شوێنەوار بە ڕێژەیەکی زۆر بەرز بکرێتەوە کە ئەمەش زیاتر ئەبێتەوە هۆی ئەوەی کە داهاتێک هەم بۆ حکوومەت بگەڕێتەوە هەم بۆ ئەو خەڵکانێک کە لەو بوارەدا ئیشەکەن و هەم خەڵکی ناوچەکە کە گرنگیەکی زانی گرنگی مێژوەکەی خۆی و شتێک قازانجی کرد لە شوێنەوارەکە بێگومان ئەمەش ئەبێتەوەی پاراستنی و زیاتر هەوڵەدات بیپارێزێت و خۆی پارێزگاری لێ بکات. زۆر باشە کاک گاودێر، لە هەرێمی کوردستاندا دەزانی کە چەندین شوێنەوارناسی زۆر باشن کە بەشێکی زۆریان پلەی باڵایان هەیە لە خوێندندا.
ئێوە وەکو شوێنەوارناسان چیتان پێ دەکرێت بۆی کە زیاتر هەوڵی ئەو بدەن کە شوێنەوارەکان بپارێزرێت و سەردانی لایەنە پەیوەنددارەکان بکەن بۆ یاخود ئێوە لەوانەیە لەگەڵ چەند هاوڕەیەکاندا شوێنەوارێکتان دۆزی بێتەوە یاخود بەدیتان کردبێت ئێوە لایەنە پەیوەنددارەکان لێ ئاگادار بکەن وەروەها ئێوە بە شاز لە شازەکان هەوڵی پاراستنی شوێنەوارەکان بدەن. ڕاستە بێگومان ئەوەی کە ئێستا شەیە ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە زۆرێک لە خوێندکارانی شوێنەوار سەردانی شوێنەوارەکان ئەکەن کە ئایا زیادە ڕەوەیەک ئەگرێتە سەر شوێنەوارەکە یاخود شتێک ئەدۆزنەوە یاخود ئەوەیە کە پێشنیارێک ئەکەن بۆ دەستگاکانی شوێنەوار کە ئەوان فریان ناکەون ئەمە موشە بکەن خوێندکارانی شوێنەوار خۆبەخشانە ئەمە ئەکەن و ئەوەیشی ئەو زانیاریانە بڵاو ئەکەنەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕێگەیان کارانەوە هەر گرنگیەکە ئێستا کوردستان ئەوەی کە ماوەتەوە لەسەر دەستی خوێندکارانی شوێنەوارە بێگومان ئەوان ئەتوانن بیپارێزنی هەوڵی بدەن. زۆر باشە کاگاودەر وەک کۆتا پرسیار ئێمە لە هەرێمی کوردستانە چەند مۆزەخانەیەکمانە یاسی مۆزەخانەکانی کوردستان لە چه ئاستێکان بە پێی پێوەری جیهانیەکان؟ ئێمە ڕاستی مۆزەخانەی سلێمانی ئێستا دووەم گەورەترین مۆزەخانەیە لە سلێمانی لە عێراقا بڵێن یەکەم مۆزەخانە بەغدادە دووەم سلێمانیە لە ئاستی عێراقا و مۆزەخانەی سلێمانی خۆشبەختانە کۆمەڵێک پارچەی زۆر باشی تایە و هۆڵێکی باشی هەیە کە خوێندکاران شوێنەوار و سەردانیکەران و ئەوانەی کە لە وڵاتانی کەوەیەن سەردانی ئەم مۆزەخانە. زۆر سپاس بۆ بەڕێز کاگاودێ لوقمان شوێنەوار ناسکە لە سەی سادقەوە لەگەڵمانە بوو بەڵام بێگومان بەلای هەمومانەوە گەرنگەوە هەمیشە بەردام پێم خۆشە کە شوێنەواری گەلی کورد بمێنێتەوە و شوێنانەی کە شوناس و ناسنامی ئەم میلەتەن هەمیشە بە هەموو لایەکمانەوە پارێزگاری لێ بکەین.